ڕکابەرەکانی وەرزی 2019 بۆ 2020 خولی پلەیەکی تۆپی پێیانەکانی کوردستان کۆتاییان دێت و جگە لە یاریەک سەرجەم یاریەکانی هەفتەی کۆتایی ئەنجام دەدرێن. لەم وەرزەدا خولەکە سیانزەیانە بەشدار بوون و بە سیستەمی خولێکی یەک قۆناغی یاریەکانی بەڕێوە چوون. تا دوا ساتی خولەکەش نازناوی پاڵەوان یەکلا ناکرێتەوە. سەرڕای ئەوەی هەردوویانە سەرکەوتۆگەی خولی نایاب دەرکەوتون کە چەمچەماڵ و هەڵۆن و لە دوا هەفتەش ڕوبەڕووی یەک دەبنەوە لە یاریگای چەمچەماڵ. ڕوبەڕووبوونەوەکە ژوەک یاری کۆتایی خولەکەوایە و براوا دەبێتە پاڵەوانی ئەم وەرزە. چەمچەماڵ بەر لەو یاریە پێشەنگی ڕیزبەندی بە 24 خاڵ گرتووە لە حەوت بردنەوە و سەیەکسان بوون و لە یاریەکیش دووچاری شکست هاتووە. هەروەها پێویستترین هێڵی هێرشبردنی هەیە و یاریزانانی ئەویانەیە خاوەنی 20 کۆڵن. چانسی ئەویانەیە بۆ بوونە پاڵەوان زیاترە و بەبردنەوە و یەکسان بوون دەتوانێت نازناوی پاڵەوانی خولەکە بەدەست بهێنێت لە بەرامبەردایانەی هەڵۆ کە تاکەیانەیە لە مۆرجە خولەکەدا دووچاری هیچ شکستێک نەبووتەوە پلەی دووەمی بە 23 خاڵ گرتووە و تەنیا بردنەوە دەیکاتە پاڵەوان کە 6 بردنەوە و 5 یەکسان بوونی هەیە. سەرڕای ئەوەی لە ئەگەری بەدەستهێنانی نازناوەکە ژمارەیەکی پێوانەیشی پێدەبەخشرێت و دەبێتە تاکەیانە لە مێژووی خولەکەدا بەبێ شکست جامی پاڵەوان بەرز بکاتەوە. بەڵام ئەو یاریە بەهۆی ئامادەکاریەکێتی تۆپی پێی کوردستان ڕۆژی سێشەممە بەڕێوە ناچێت و دواخراواتە ئامادەکاریەکانی مەراسیمی کۆتایی خولەکە تەواو دەبێت بە تایبەت کە یەکێتی ناوبرا و چاوەڕوانی پێدانی بودجە دەکات لەلایەن حکوومەتی هەرێمەوە چونکە تا ئێستا هیچ بودجەیەکیان بۆ بەڕێوەچوونی چارەکیەکان پێنەدراوە. سەرجەم یاریەکانی هەفتەی دوانزە و کۆتایی خولەکەش ڕۆژی سێشەممە سعات 3 دوانیەوە دەست پێ دەکەن و ناوی ئەو تیپەی کە بۆ خولی پلە دوو دابەزیوە دەرکەوتووە کە یانەی خانەقینە و لە هەفتەی کۆتایی چاوەڕوانە و یاری ناکات و دوا پلەی ڕیزبەندی بە 9 خاڵ گرتووە. ئەمەش سەرڕای ئەوەی یانەی سۆلاف بەر لە دەستپێکردنی خولەکە پاشەکشەی کردو وەک سزایەک بۆ خولی پلە دوو دابەزێنرا. لە میانی یاریکی و هەفتەیەدایانی ئاکرێ لە یاریگا و بەردەم هاندەرانی ڕوبەڕوویانی هەڵەبجەی شەیدی سێمی ڕیزبەندی دەبێتەوە کە 90 خاڵی هەیە. یانی ئاکرێش پلەی هەشتی بە 14 خاڵ گرتووە. یانەی هەشتی پێنجەمی ڕیزبەندی بە 15 خاڵ لە یاریگای خۆی ڕوبەڕووی یانەی شەقلاوە دەبێتەوە. ئەنجام یاریەکەش هیچ کاریگەریکی نییە و مانەوەیان لە خولەکەدا مسۆگەر کردووە کە یانی شەقلاوە 13 خاڵی هەیە و لە پلەی نوێمدا دێت. لە یاریکی تردا یانەی سەید سادق و ئاسۆ بەیەک دەگەن. ئاسۆمانەوەی مسۆگەرە و خاوەنی 14 خاڵە. یانی سەید سادقیش بەر لەو یاریە 9 خاڵی هەیە و لە پلەی 11دا دێت. لە یاریکی تردا یانەی خاک کە بە 9 خاڵ پلەی 12 گرتووە لە یاریگای بابە گوڕگوڕی شاری کەرکووک دەبێتە میوانی یانەی ئاڵتون کۆپری خاوەن پلەی دێمی ڕیزبەندی بە 10 خاڵ. هەروەها دوای ئەوەی یەکێتی تۆپی پێی کوردستان بەهۆی کێشە و گیر و گرفتی هاندەران سزای یانەی کۆیدا و دوای یاری لە خولەکە گواستەوە دەرەوەی یاریگای خۆی. ئەو یانەیە لە 2 هەفتەدا ڕوو دەکاتە شاری سلێمانی و لە یاریگای چیامیوانداری یانەی ڕزگاری دەکات. کۆیە تا 2 هەفتە بەر لە کۆتای خولەکە ڕکابەرێکی بەهێزی لەسەر گەیشتنە خولی نایاب دەکرد و دووچاری چەند ئەنجامێکی خراپ و چاوەڕوان نەکراو بووەوە و لە ڕکابەرێکە چووە دەرەوە. بەر لەو یاریەش لە پلەی شەشەم دێت بە 15 خاڵ و یانەی ڕزگاریش بارودۆخی باشترە و 17 خاڵی هەیە و پلەی 14می گرتووە.